ڕۆژێک لە دوای شاری هەولێر لە 12 ئاداری ساڵی 1991 خەڵکی گوندی کەونەباک و سنووری قەزای بەردەڕاش دژی داموزەزگەکانی حکوومەتی بەعز ڕاپەڕینیان ئەنجامدا توانیان لە ماوەکی کەمدا بەردەڕەش کۆنتڕۆڵ بکەن. مام عادل یەکێک بووە لە بەشداروانەی ڕاپەڕینەکەی بەردەڕاش باسی ساتە وەختی هێرشکردنی سەر دامودەزگەکانی حکوومەتی بەعز دەکات. ساعت 8 سبەینێ ئەمە دەواازەی بادینان ئەمە کردیتمانەوە، ڕاپەڕین ئەمە کردیتمانەوە، بەردەڕەش ئەمە گرتیتمان، بەردەڕەش بە حەماسەوە هەمووی هەلستایە نەمەزمە بەتنێ هەمووی بەردەڕەش یالەتیان هجومیان کردە سەر بارەگای و دایرەی شورتەی و حتا یەک تەسووری لە ببینم دێک تەسووری بەردی لە تەسووری سەدامیدا بەردەکە بەسەری کەفتەوە دەستمان پێ سافی ماکرد حکومە شکا تارەش هەڵ نەدەستا وڵا خەڵکەوە جەچوو هەتانێ چی دووبەردانی چین مووسل بگرین وەختی چین لە بۆ مووسلیش لە دووبەردانی تارە لێمانیدا نەفەرێک ڕەشید بوو لە بەرکۆچی عەبدولغەفوری مالی شەمسەدینی شەهید بوو. لە ڕاپەڕینەکەی بەردەڕەش 6 هاوڵاتی شەهید بوون و پاشان ڕاپەڕین گەیشتە ئاکرێ و ناوچەکانی تری بادینان. لە چەند ڕۆژێکدا کوردستان کەوتە دەست خەڵکی کوردستانەوە. بەردەڕەش لە ساڵی 2007ەوە بووتە قەزا، ئێستا لە 3 ناحیە و 105 گوند پێک دێت. ئەمە لە کاتێکدایە تاکو ئێستا خەڵکی ناوچەکە بەدەست کەمی خزمەتگوزاریەوە دەناڵێنن، داوای خزمەتی زیاتر بۆ ناوچەکەیان دەکەن. 29 ساڵ بەسەر ڕاپەڕینی قەزای بەردەڕەش تێپەر دەبێت. ئەو قەزایی کە بە دەواازەی ڕاپەڕینی بادینان ناسراوە تاکو ئێستا خەڵکەکەی گلەیی لە بەرپرسانی ئیداری ئەو ناوچەیە دەکەن و دەڵێن وەکو پێویست خزمەتیان نەکراوە. محەممەد جەلیل، کەناڵی گەلی کوردستان، بەردەڕەش.